کاکدام سێریەوەی سێمکە ئەمە تایبەتە. ئەم شەو نامەم بۆ ناردی خێرە بۆ جوابت نییە ئەڵی تااقەتت لێم چووە پێم بڵێ وایە وە نییە چۆن بوو؟ بۆی جوانتر نییە ئێستا وەختی ئەوەیە بنێرم سەبۆتە نێرم و بۆی بنێرە دەباش هەی دەستە کات خۆش بی خاڵاتەی گەورە دەکەم وادی لێگەڕە بابی سعدی جانەکە ئەرێ ئەڵێم ئەم ماڵە زۆر پیسە بۆی کێنایانی پاکی کاتەوە خۆ بەخوا ناتوانم دەست خەمە ئاوی گرم و ساردەوە ئەمیری داکت ئەمیری داکە با خزمەتت بکاتن هەتا مندارەکە لە دایک دەبی ئەمیرە یعنی دایکم خزمەتکاری منە دایشە ماڵە پاکاتەوە بە تاک دەبی منداری خۆی خۆش بێتن ئەو دێتە ئەو مارێ نییە بەس خواردنی دەخۆ ئیشە چی داکاتن سعدی ڕە شتێک بەری دڵم بە ڕەنگی ئەو قەنەفانە تێکەڵێت ئەی بۆ نەیگۆڕین چی هێشتا مانگەکە مانگە چێڕات و دڵت بۆی تێک چوو دڵت بۆی ئەو بۆ خۆ عەفکە خۆ زۆر بەناز کردیە یعنی تۆ نابێ نازم هەڵبگری لەو کاتانەیە بابا لەبەر دڵی من بڵێ گۆڕم کاکەتی گۆڕمە سەد ساڵ کەس منداری نەبوو ئەتوو دەبێ سعدی برسیمە ئەی هەوە 5 دقە نابێت و نان خواردیە ئێ مناڵەکە داوایەکە خۆ من نیم تۆش ئەوینی باز منداڵ داوای دەکا منداڵی غەریب تزانی لا حول ولا ئەوە ڕەزیل بووی قولە بابا ڕەزیل نیمە ئەمە لە بە خۆت بە ئەو هەمبەی بخۆی ئاخر والله نابینیە قەڵەو دەبی ناشرین نای خۆم وازی لێ بێنە قەیدنە قەیدنە بەسە چ دەخۆی پیتزا بەرگەر 2 کۆلاشم بۆ داواکە لەگەڵ مریشکێکی پرشابیشە بەس بزانمە تو یەک منداڵت دەبیان 12 منداڵت دەبی بۆ مشتە لە بۆ چییە حەزم لێتی چی بکەم داوایەکە بەڕاستە داوای بکەم نایخۆم بەس شتێکم بیرکەوتەوە هاوکە ئێستا نا داوای مەکە نامەوێت بەس ئەگە دەرێ لۆ داوا دەکەم نامەوێ نا بەس حەزم چۆتە شتێکی تر وڵی ئەوم بیتی سەوزە بوو خۆی حەزم چۆتە ڕێواز بێزووی پێواکەم بەس خۆم نی مناڵەکەیە ڕێواز چی بۆ هاوینە ڕێوازی لە چێندری لۆتە پێیا بکەم بێزوو بە شتی ئەنتیکە دەگری ڕێواز دوو مانگێ ماڵ داوا بێ خێستان ڕێواز لە چی لۆتە پێیا بکەم ئێتە حەزم لێتی مناڵەکە داواکە وڵی نازام لە شوێنە پێیکە کورە بابا منداڵە غەریبە وەڵڵای دیاگای لە هیچ نییە لەو گۆڕی بوختان بۆ مندارەی دەکەیت سعدی تۆش ئەرێ شتێکی تر توێنێ سەیری موبایلەکەم مەکرد ئاوا لە ئەنستگرامەکەڕام لە چیم بینی ستافێکەیە ئاوا بۆ ڕۆژی ئەوەی کە دیارریەکە مناڵەکە چییە و کوڕەیە کچە هەمان من و تۆ نازانین ئاوا شوێنەکە بۆ ڕاستێنەوە میزەڵان و کێک و ڕەگەزی مناڵەکە دیارریەکە اینجا من و تۆش خۆمانە گۆڕین کامێرایە تەسویرمانەکە لە ئەنستگرام بڵاوە بینەوە ڕەگەزی مناڵەکەمان دیارریەکەین بۆ تووشێتی چێ ستاف و متافی لە من مەگەینە چی ئەوانە ڕسمی بڵاو دەکەن ئەو کاتی ناوارێت ئەو زەلامە لەگەڵ ژنێک چ دەکاتن ئەو کاتی دەێن سعدی دیارە ژنی هینایەک چاوەکەم ئێشتێ پارەی زیاتر بەبا بڵاوی نەکەن ئەو پێیانە وەرە بابە لەوێندە ئەگە نەفەرەکەم ناسی دەسعدی خۆشە بۆ مناڵەکەمانە ببێ یادگاریەکی جوانە لە هەدایک و باوکم چیان بۆ کردو لێستاوە فەلی ئەو منداری تێکمەدا چی بڵا ژنی پێشتری نییە 12 منداریان دەبوو بەدیعی داکەم 12 منداری بوونیە باوەڕ بکە بێزی نییە بە زیخ و کورە بە قوم و بە چگل و بە گەچ و باوانی دەکرد قڕی کۆرانی بوو کەسی مالی نەدەکات لە کۆرانی ئەوەی چاوەکە و تۆ بچیتە منە بێ هەفتەکەی تر بچم بۆ لای دکتۆر جەدوەلی خواردنیشم بۆ بنووسێ بۆی مناڵەکەم بە تەندروست لەدایک بێ ئەی چی شتێکت پێ برێم ئەگە بە تەمای ئەوەی ستاف متافی بگرین شتی وا ناکەم باشە جادام دەڕۆم ئێوارە دێمەوە پێویست بە هەست شەکبی لە بۆ دێنم سعدی ڕسم نەگرین بابە ستافم تێمەگەینە ستافم نابێ بەڵام با لە ماڵەوە ڕسمەکە بگرین و بەڵام حەزم بۆ جلانە نییە ڕێک زەوقی هێنارە زۆر ناشرینە خۆ بە فای لە علاگە ڕسمی ناگرین دەسعدی ئەی قاتێکی تازەمان نەدووری لە لای خەیات ئەوە لە بەرکەوتاو خۆ قاتە کوردیەکە قاتە جلە کوردیەکە هەچی کوردی لە بەردەکەوە چۆن بێ باش زۆر باشە ئێستا دەست خۆم دەگۆڕم یەکسەر ڕسمەکەی منیش بێ بخۆم حازرکەم ئاگە لەم دارەکەی بی
هەستا چی؟ هەست با بڕە دیسیان بەزمەکەیە؟ هەستە دەڕۆم بۆ خولی ئەسب سواری دە هەستە دەی من حەزم لە سواری نییە، حەزم لە موسیقایە. موسیقەیە هەستە کوڕا گوتم ئەسب سواری ئەمن حەز دەکەم ببی بە ئەسب سوار حەزم لە ئەسب سواری نییە، حەزم لە موسیقا ژنە. من کە دەڵێم ئەسب سواری ینی ئەسب سواری وەم لێ مەکە تەلەفۆن بە بابت بکەم تەلەفۆنی بۆ بکە، ئەمە حەز دەکەم ببم بۆ موسیقا ژن. خوایە جان بەخوا سعدی دەرەقەتی هاران لێم دەرەقەتی نایە دا ئەرێ دەبەسە باب من چێرکێ بە تەلەفۆن ئەو ئیشی هەیە ئیش. دەجواب دەوە جواب ناداتەوە کوڕم دەبێ ببی شیوەکەم سووتە خۆدایکم کابانە. سعدی ڤیدۆکەم باشە؟ ڤیدیۆ بگرە با زیاتر حیامان بچیتر. ئەو چی لەو تێگام و کەی قسەی تۆی کەی بۆ حیامانە چیە؟ بەخەمە تو مندارە دەبی خەرک چ بکات؟ دڵخۆشی خۆمان دەڕێن بە ئەو خۆش دەبی باش. دەست پێکەم یەکەم مانگی بێبێکەمان گدی بەبۆکە گدی ئەو چی گدی چی سعدی؟ باسی بەبۆکەی دەکەی خوا عافوت کە چ بێ؟ ناشتی نەشتێکی تر بڵێ. والله من لەو شتانە نایە. السلام عليكم زاوا عليك السلام. لا اله الا الله وش محمد رسول الله. بەخێر بێدایان وتو لە چێ دەری پێیا بووی؟ ڕۆبۆتی لەکە پێبووم هەی چێ دێت لە دەرێ نەبووی؟ با یەکسەر ڕۆشت بۆ خێرا خۆم گۆڕم هاتمەسەرەوە باشە کو دەزانی ئەمن ئەوە ڕسمی دەگرین دیارە پێت گوتیە نا شتی وا ئەویی ئای کو دزانی تۆ لەکەکانم پێیاروتم چۆلەکەکە چێە؟ بێژەش ئاگای لە مۆزاینا بێژەن لەبارێ نییە دقەی چێکە تاو سعدی مۆزە دەبی پێم بری کو دزانی دوێنێکچەکە خۆم پێیوتم لە دەوەدرانە وەستا ماخرە یعنی پێت گوتم ئەم ئاگاش پێ دەگوت با ڕسمی بگرین دە سعدی بۆ لێم تووڕابی من هەڵەکە بێتاقەت باش، ڕاستەکە دەڕاستەکە ئیتر باشە گوێ بگرێ سعدی خۆشی بێ و ترشی بێ نان بخۆی لەگەڵتام بچیتە دەرەوە لەگەڵتام ڕستوشت بگری لەگەڵتام هەتا ڕۆژی قیامەتی قڕ بەسەریمە ڤیدۆی بکەین ئێستا ئەوەش بەشداری عادی ئەوزانە دێکە بە مۆبایلەکی خۆت بیکە لە ڤیدیۆکەوە چ کارەکتەرەکی هەیە چ برێ برێ چێمە نەچی بەشدار بینی خوای چۆڕۆکەک ماوەنی ئەوش بانەمینی گدی نەکەیتەوە ناکەم هەر ئێستا یەکەم مانگی بەیبیەکەی سعدی و لیمۆیە اینجا داپیری لە دەوری گەڕێ ئەبێ چەندێ جوان دەرچێ خەڵکی لەمە عایلەی زۆر سپۆرتین نەدیت کۆکەین حەیران تابم سلام علیکم چۆنی کاکدام گیان باشی قوربانە بم سلامت بی پێم بڵێ چی بوو پیس وڵامیان نێتا ئێستا ئەوە حتمما شۆک بووە دام شەرم و حیات بەخۆنیە ئەو ڤیدیۆ مڕایقانە لۆشتنی خوشکم ڕەوان دەکەی ها واللهی دەبیت چەند خولەکی دی ئەو ڤیدیۆیانە هەم لە سوشیال میدیا بڵاو بکەمەوە شرط بيده بحياة بابا الو هو تو چی؟ امان قايد تخواش شرم حياة بخوني ها او فيديو انتي كوم رايقانة تلو خوشك من روان دكي ئەتوبیە ئەو پیاوە ئەمن تهدید بکەی والله دەبی هەموو جان بشتێنم كوري اوي لدست ديت تقصيري مكا حياة وناموست ببام للدنيا نية دبي السوشيال ميديا هي تسبيجي او فيديو انا بلاو كموا امني تهديد دكي جێ بگرە والله وبالله وتالله ئەو ڤیدیۆی بڵاو بکەیەوە هەموو قەلبت دەشتێنم خوا بری ڕەشید ئەو بێهیرەتە جەلۆمت ناردیە سیانی نەیتەمانێ چەقە وەلە چێ دەکردێ بابا منم توی وەچی سەیتە ئاپێنی ها ئەوە لۆ چیۆ پەنایە وەلە دانیشەوەرە پێم بری ولۆ دەگیری بابا دایکم بە زۆریە من دەباتە زاری لا حول ولا قوة إلا بالله
مەسەلەی وەسف سواری هەر تەواو نەبوو. ناوەڵە ئەمە حەزم لە مۆسیقایە. کا لە چێە؟ لە چێ داکرد لە چێە؟ نازانم نا. هەنار کچێ هەنار هەنار وەرە بە من بێ وەرە بزانم ئەو چییە بزانم ئەو کوڕە وتەمەشای چ دەکەی؟ سعدێت ڕۆژتێ دەرێ وجلکە لەبەر نەبوو قاتە لەبەر بوو. حەزم بۆ جدانە نییە ڕاک زەوقی هەنارە زۆر لاشرینە. خۆ بە فای لە علاگە ڕسمی ناگری. سعدی قاتێکی تازەمان نەدووری لە لای خەیات ئەوە لە بەرکەوتاوە خۆی قاتە کوردیەکە. قاتە جلو کوردیەکە. فەرمی ئەمە تووڕەمەوە پێ دەکەنی. سیپا زۆر بجێڵمەوە کاک ئەحمەد خەیاتێ ئەوەی ناو بازاڕی خەیاتەکی گەلێک باشە وەڵا ئەمش هەرچی بە خۆ دەزانی لە کوی دەدورم ئەو ڕۆژێ گوتی ئەو باشە جوانەمان و هاتیە وەڵا ئەمش تەمەشام کرد گوتی قاتەکە لەو خوباشە لێ دەکەم وەڵا کاکە هەفتاک پێشستا بوو ئەو ڕۆ بێوێ داچوە گوتی وەرە قاتەکە تەواوە وەڵا ئەمیش لەبەرم کرد هەندە جوان بوو هەندە جوان بوو ئەوەی لێ بوو گوتی وڵاهی لەبەری مەکەوە گوتم لۆ گوتی لە بۆ خوشکە هەنارێ بکە سوپرایز وە قاتەکە جوان نییە واللهی جوان ڕەبی پیرۆزە ئەدی حیدانی بە دڵی خۆش لەبەرێکە ئیشاڵڵا سەلامەت بیا ڕەبی هەنار لێ تووڕەمە بۆ زانایەکان دەڵێن منداڵ دەبی ڕێز لە ئارەزوەکانیان بگری دوایە مۆسیقاشتەکی باشە ئەسپ سواریش باشە بەس مادەم منداڵەکە حەزی لە مۆسیقایە بابستە دەوری مۆسیقای ئەرێ وەڵای بابە زۆرم حەز لە مۆسیقایە. باشە هەنارجان باشە با قسەی تۆ بێ زۆر باشە بڕۆ ناوی بنووسە باشە باشە باش چت لێ نایە وەڵا برنج و فاسۆلیە دەست خۆش بێت دەست خۆش بێت وەرە کوڕە دەبڕۆن دەی دەبڕۆن یەشە خوا ئاگدارە خوا بۆ بانسەرێ جارێکی تر ڕەفتارێکی وا بکەیتەوە بە قورئان خۆم فەلاقەتەکەم بەسە کاکە بەسە بۆ تعلیق لە کچی خەڵکە دەی مونەرمی بەسە کاکە تۆزێ مووی پیاوەتی تیا بێ هەر لەبەر من لەبەر ئەم ڕیشەی من کاکە لەگەڵ باوکی قسەم کرد لەو جاوە قساکەم لەگەڵ ئەویت کاک بێژن چی بکەم دەستی تۆم شکاوە کاک بێژن دەستی تۆم شکاوە دووبارە نەبێتەوە کاکە باشە تۆزێ مووی پیاوەتی تیا بێ مونەرمی بۆ ئافرەت مەکە برا باشە خوافیز حەیە پیایان بردووە ئاخر تەلەفۆنی نیشاشم داخست لە بەراوان ئەلوان بێ بچۆنی باشی قوربانە گورە بوو گورە دام خستەوە کرد یەشاری هەمەزەم تعلیقی لە کچێک داوە باوکی هاتبووە جواب قسەمە کرد لەگەڵ یاخر پیاو چۆنە بێ ئاوا مونەرم بێ ها ساڵتی پشیلە کوڕە وەڵی دڵە لە ماڵم ئێستا دایکمەوانیشی لێ باشە دڵی چۆن پێ ناشکێنجە زیاتر ئەوە دایکمەوان نەزانم خدە دەرگا بۆ داناخن چەند جارەتم دەرگای ماڵ داخن پشیلە هاتووە پشیلە لەم ناوەیە سعدی چی بابە سعدی چی پشیلەی ئەوەیە سعدی لەم ناوە بوو دەنگەکەی لەم ناوە نازانم ناتۆ تۆ ئەوە ئەو ناواشوی ئەوە ئەو ناواشی تەلەفۆنی چی کاکە تەلەفۆنی چی بابێ بخوام لە پشیلات خۆمەی دۆزمەوە خێزم لێ یەتەوە شتی خۆمەی دۆزمەوە دەکاتە گیان تخوات دەنگم دەرمەکەن خۆمەی دۆزمەوە ئاری بە قوربان بێژە گیادە تۆ بگەڕێ کاکا گەرگازێکی لێ نادێ من لێرە من تخوا پیسە لای بە بێژە خۆم دەرێکم بەس بڕۆن دا بەس مێشکم جا ناکەن بەس بڕۆن خۆ هەرشێتی عەزابی پیاوە بەسن بەی بیبینی چۆن تووڕە من لە ماڵەوە چ کاکە بێ پیا شەهامەتیە بێ چی؟ ئاخر وەڵڵاهی کەشفە بم بە قورئان بە مەقام بۆت بڵێم بمیاوێنش باش میاو میاو
باز پشیلەکە پشیلەی چی؟ ئاستا داوە شەیت و ئەمرێن نەبێنێ یاخوا باشە خۆی کردە بە پشیلە بکرچە و قسەشم پێکە خوانە بەزانیەوە لە مو نەبیت ئەی بە ئەی کوڕۆ پیاو بە پیاو چیم کردووە؟ هیچ ئەرێ وەڵڵا نەسرین گیان لە خولی مۆسیقا ناموسێ ئەسب ساریچە بەربی تۆزیەکی دەشکێ بەس ئێستا لە مۆسیقایە ئەلحەمدولیلا گەلە زیرەکە هەربینە لەو گماوانە موعین ئیسفەهانی تەلەفۆنی بۆ کردیوەتی کوڕەکەتمان لێ بوو کۆنسرت کچێ ئەرێ وەڵڵا گەلە زیرەکە دە نەسرین دای دەخەم ئارام بەڕێ دەکەم بۆت دەکەمەوە باشە دەخوشکم خوال لەگەڵ ئارامجان وا حازری دەکەی بۆ دەورەکە ئەرێ وەڵڵا حازری دەکەم بۆ دەورەکە لەو سەعات چەند دەستە دەورەی 8:30 دەڕۆ والله دەبێ حیاتامە بم والله فێری هیچ بووی؟ ئاوا باکەم فێرم ئافرم چ ئالەتە چی دەشەدی؟ گیتار ئافرم سعدی کە نەچوو مدیرەکان ئەوەندە بەڕێز بوو ئەوەندە بە احترام بوو کێکیان دەدەنێ شربەتیان دەدەنێ زۆر جوان بەڵێ کاکە سعدی کوی باشی سەلامەت بی جەنابەت چێ؟ ئەمە قایدم ئەها قایدی برای شیرینی کووە وەزعتان کووە ئەحواڵتان کووە سەحەتتان کووە بابەت کووە کورەمانێ کوونە ئەو خزمانە هەمی باشن هیچ باش نینە ئەنگۆ لێ دەگەڕێن ئەمە باش بین لۆ چمان کردیە؟ ئەو کوڕە خەزورەت ئەو ڤیدیۆ قۆڕانە لەو خوشکم شینی ڕەوان دەکا یعنی تەواو بێزاری کردینە وەی نەمینیم وەی نەنا ڤیدیۆی ڤیدیۆی قۆڕ و بێمەعنە و منداڵانەی لە خوشکم ڕەوان کردیە باشە ئەمن چ بکەم؟ دەزانیت چێ ئەمن دەمەوێت ئەتووی ببینم ئەو مۆزوعە لەگە یەک لایکەمەوە وەرە کاچی من ئەمن بەس زاوای وانم چ عیلاقەم بە مۆزوعیدا هەیە ئەمن ئەوەی نازانم دەمەوێت ئەتوو لەو مۆزوعی ببیە شایەت بەخۆشم دەزانم چ دەکەم ئەی هەوار ئەی هەوار پێ شەنسم خوای جان زۆر شکر ئەرێ لۆ بەردەک لەو ئاسمانەی دێتە خوارێ بە سەری من دەکەوی ئێستا من دێمە دوکانێ ئەتوش ئەو وەرە دوکانێ باش دێم شەربی دیبێت چی خراپە پێتان بکەم والله دەبێ حیا و ئابڕوتان بڕم شەرەف و ناموس هەوەن هەیە دیارە سادی چ بووە؟ لە برایەکەت بپرسە لە دەهام سمێر گەورەی بپرسە مشکلە لە دوای مشکلە ئەی هەوار ئەی هەوار چ بوو سادی خۆشتێکی خراپ وەرە نەبووە؟ لێوگەڕێ بابم خوای هیچیان بەسەر نییە توش خۆت حەزرکەوە بڕە مام قەهارچە برای تووە برای مەشە کورە وەڵڵاهی وەبیللای وەتەڵڵای لۆتی ئەو مۆزوعەم جێلێ بۆ تەلەفۆن لۆ 100 کەسی کردیا بەس کاکە مۆزوعەکە گەورەیە هەموو کەسێک ئامادە باشی نییە کلیە خۆی بداتە خەڵکی کورە وەڵڵا وەبیللا وەتەڵڵای باسی پارەشم کردێ برای بەڕێزم ئەتوو دەرێ 3 دەفتەر کورە قێڕسی نییە منیش دەفتەرەشی دەخەمە سەری 4 دەفتەری دەدەمێ بەس کورچی لێ خۆی ببەخشێ عەزیزەکەم بەس ئیشاڵڵا لە لای چەند کەسێکی باس بکردیە ئەگە کەسەکە بوو پەیوەندیت پێوە دەکەم بە قورباندم دکتۆر هەتا هەفتە چکەی دانا خۆ ئیشاڵڵا تا هەفتەی هیچ نابی باشە جەرگم لەنە خەمن نەبی برای بەڕێزم قوربانی دەم ئیشاڵڵا خوای گەورە شفای لە بۆ دەنی دەی چاوەکەم کاقا هەرسە چاوەحافیز سادی هۆ کێ بوو چیە چوار دەفتەر و نەخۆشی گەلک زۆر بووە چی بووە؟ کورەوە کاکە مام قەهار هەیە برادری قەدیممە بەڵێ فەقیری برایەکەی لە خەستەخانەی کەوتووە گورچیلەی پێویستە باوکە کاکە تەلەفۆن و سەقچەی دەکەین کورە شوێن نەما سلێمانی دۆگ دەڵێن بەس کەسێک ئامادە بێتە نییە گورچی لێ خۆی بدەن کورەکی هەیە گورچی لێ باتێ سادی گیان گورچی کورە برام وەڵڵی کاکە پارەشی دەدەنی کورەری وەڵڵا کاکە دیە گوتی 3 دەفتەری دەدەمێ کورە ئەمن ئامادەما دەفتەرش لەسەدارم 4 دەفتەری دەدەمێ 4 دەفتەر ئەری وەڵڵا ئاسادی ڕەقەمی ئەو پیاوان بەرێ لۆ چتە تخوا سادی تۆ چاوە هەیە لۆ دنیای کوێرنیت لۆ ئەی من نابینی کورە بێ ئیمان دوو گورچی لەمەیە دوو کورە بێ ئیمانەت لۆ پارێنی هەموو شتەچی دەکەی
کورە تو چ ڕەزیلی کورە بڕک ببە پیاو کورە ماڵ سەرت دەخوا مار داوابێ ئەی دەتوێن کورسی لێ خۆت بدەی قەرچی ئەرە وەڵا بەکارە ئەگە بە بەلاش دەیدێنیە شەربینی هەم عالم دوو عالۆ دەکەن دەچێ بەهەشتێ وەڵا بە بەلا شۆربایەکی من ناخوا بەس بە پارە گورچی لەمێمێ کورە تو چی ئەمن نازانم لۆغ ئەو غەڵەتە بکەدێ لەگە تو ئیشێ دەکەم کورە تو کەنجینێ دەبێ بە شار بە پارە بی بە بەشەر پارەی تایە پارە السلام عليكم عليكم السلام يا أخوة بخير چاوەکەم خایت جان فرمونا شو أنا دانانیشم وازم لێ بینە وازم دانیشە کورە دانیشە خو عافت کە زۆر تووڕەمە زۆر چ بۆ تو دانیشە چ بووە تۆ ڕاوەستێ ماستا و چا شەربەت قاوە هیچ ناخۆمەوە نیوەڕۆ لە خزمەتابی هاتە ئێوکانم باوەڕتەوی نییە ئەو دەهامەی پیاو دەکەم پیاگوان ئەگەر ناچی خراپە پێی دەکەم کاکە بزانم دیسان چی کردی چی کردیە چی کردی بزانە چ بەزی حتا چی کردی کێ دەهام ناکەم پیاوێکی گەلێ باش تەمەشاکە ئەف شەو نامە بۆ ناردی خێرە بۆ جوابت نییە ئەڵی تااقەتت لێ بچووە پێم بڵێ وایە وە نییە وەڵی داوای ئیقامەک پێش دەکەنە کورە ڕاوە مایە مایەکی دیژمایە کورە بە شەرەفت کورە فۆتۆشۆپە دام بۆ پیاوە سەوتی ئەو نەخۆشە کورۆی هەوارەوە چ بوو کورە لە من بوویتە مڕایق کاکە لەم بوویتە مڕایق بزانە و ڤیدیۆیانە دەکات ڕەشید تو ماوەچی دەست لەگەری تێکە کردبوو دیانگۆ شعر لە بۆ دەنارد و شعر لە بۆ دەنووسی خۆ تو دەست لەو مۆزوعی نییە کورەویستم بیکەم بە نووسەر کەچی بوو بە عاشق کورە چی باشە و چی ئەو ڤیدیۆیانی نادیا بەزەوە نییە نە یەکی دیکەشە چی ئەوە ئیدووە دەقە بە عەباشترە نازانم چیت بۆ بنووسم چۆن خۆشەویستم دەربڕم مەگەر تەنیا لەبەر پێتە شارەکان مت سەر بڕم پیاو لەبەر چاوم کات یا لە پیاوەتی ڕەشید سبەی مەکسێکی لەبەر کە ئایدانی من کورە حەیای پیاوی بکە تەواو کورە حەیای ماڵە خەزوور و زاوای چوو من چی خراپە پێی دەکەم چ پێی چییە سۆشیال میدیایە نییە دەمە هەمووی بڵاو بە قوربانی عەزیزە بەد حەیای من دەچێتە ئەو کاتی کورە حەیا دەبا بچیتن کورە عەزیزەکەم دیارە ئەمە حیا و حورمەتمان نییە بێتن ڤیدیۆ لە سەمە بکاتن قایت قوربانی ئەو سەرت بەم سەر گندۆرە ئەو شتانەمەکە بە قوربانت دەبم شتیوانیە کورە بابوو باپیت بۆ کاتی خەڵک نییە نەفرەتمان لێ دەکا زۆر تووڕە بوومە خەڵی دەڵێ ئۆپڵە حەماوەیە ساوە زۆر تووڕەیە عەزیزەکەم ڕەشید گیان ئەو مۆزوع ئەدەبی حەل بکەین باشە چی ئەو شتانی فێرکردە کاکە ئەو زۆر نەزان و ئەو نازانی ناوی خۆی بنووسەوە توزانانی و شتانە فێر کرایە ئیلا فێر کرایە بەس بەم دیت باوە بەس بزانم چێ هەموو قەلبی دەشێنم بەس تۆ بڵاوی مەکەرەوە لێگەڕێ بۆ کاک سعدی کاکە لێ بگەڕێ لە بۆ من قوربانت دەم قاید قوربانی ئەو چاوانت دەبم بەس لێگەڕێ کاکە وعد دەدەم ئەگەر ئەو جارە نامەی لە بۆ شیرەخانی نارد وەرنێنە ناو مارێ بیکوژە ئەگە قسابکە حەقت بی لەسەر دەستی من بڵاوی شەکەرەوە ئەو کاتی با بڵاو کاتەوە ئەگەر حەلی نەکە بڵاوی وعدی پیاوان قوربان دەبم قاید جان قاید لۆنی ورانی لەکەمە نابێ ناخۆم مالە خزمەتابی مەعدەم گیرایە کەباب هیچم پێ ناخۆ گۆشت پێم ناخۆری قاید ئەو دوکانە ولای پارچەچگە لە خۆشیە قاید نییە ناخەم وازم لێ بینن قاس قوربان دەم باشە قاید بڵاوی نەکەی باشە دەبڕۆ بە قوربان دەم سەرچاوم خایت قاید پێم قڵا باشە سعدی دام پیاوێکی عاقڵ سمێڵ لێ هاتوو پێو نەبی عاقڵ بۆ بە خاتری خوا حەقیتی دەها زۆر جار عەشق پیاوی کردەکە ها ڕەشید ئامان ڕەشید کاکە قەرز لە بۆ هیچ کەسەشی نییە لا حول ولا قوة إلا بالله كنت تدري ناقي كاكا بيبلي كاك سركودلو تجني كاكا وضعك قرديني عزيزم أما يدينا المنامة حميلة قردية أقا وابرو إفلاس دكي باشا بيبلي بناي مقصيبك يلا دي خوافس
ئەو چییە؟ ئەو چییە؟ سعدی ئەوە ئەمنیش لەگە ئارام دەسمە خولەکەی لۆ توش دەتەوێت بچێ دەوری مۆسیقای؟ نا بابە خۆی پێت بڵێ چییە کوڕم چییە؟ بابا ها دۆری مامۆستام دەقام هەی عەمرن نەمینێ ئەرە وەڵڵا ئەتە مشکلەکی هەر دەکەی کورە کوڕبەت لۆ دەکەی ئێ وەڵڵا بابا خەدای من نەبوو جۆرەکە عادی بە لێم دەتەقی هەی ئەمرن نەمینێ ئەمرن بزانە کوت پەروەردە کردیا ئەی هەوا ڕۆژەکەم پێ بڵێ ئەنگۆ مشکلەتان نەبی کاکە لێم گەڕێ ئێستا لۆ هاتەوە سەر پەروەردەی من خرە تو ئەتو ناردت ئەمن دەم نارد ئەسب سوارێ تو نارتە مۆسیقا خۆ من نەم گۆتێ دۆری مامۆستا بتەقێ ئەم پێم گۆ فێرم کرد برا کوڕم لۆ دەتەقێری کورە لۆ هەموو عادی عادی کاکە تەواو نییە پارەت دەدەین هەر چەند پارەیاویش بیان دەبێت ئەوە ئیشی هەبوو کوڕ لە کاغەز نووسیدیان دایک و باوکی یاری دۆردڕانە ئیوێنێ داکوما بستەوێ دەرێ ئەرە وەڵا هەستە دەی با بڕۆ حول ولا قوة إلا بالله هسه بكشفكم هسه دور دراي هسه بابا ئەو ژووری مامۆستایەکەیە باشا كرة باشا بابا ئەوە مامۆستایەکەمانە والله مساكتانا بخير بي سلام مستجان بخير بي بخير بي سلامة مرسي أهلا شلوني؟ باشی مامۆستا ماشي سعدی ئەو شکلە غەریب نییە لە پێش چاوم خدايا بقرباني ناو بيروزا كانت خدايا او دا تاقي مكوا برقي هو بتاحكي نو ينداغنو سعدی بابا پیاوی دوژن